بەڵازان و خۆشەویستانمان لە چەوەری دووەمی بەرنامەکەماندا باز لە کاریگەری ئامێرە پەیوەندیەکان و تەکنۆلۆژیا دەکەین لەسەر ژیانی تاک بزانین کاریگەریەکانی چین چە ڕۆ باشەکەی چووە چە ڕۆ خراپەکەی. گفتوگۆی ئەم بابەتە دەکەین بە میوانداری بەڕێز کاک دیار سعدی شارەزا لە بواری ئایتیکە بە شێوازێکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری ڕانیەوە لەگەڵمانە. کاک دیار سڵاوی خوا لێبێت، سپاس بۆم دەرفەتە. کاک دیار ئەگەر گوێبیستی ئەمە بیسڵاوی خوات لێبێت ئەم کاتت باش. کاک دیار سەبارەت بە کاریگەری ئامێرەکانی پەیوەندیکردن لەسەر ژیانی ڕۆژانەمان بەڕاستی دەتوانین بڵین کاریگەری هەمومان زانین کاریگەری دروستکرۆ لەسەر ژیانمان، بەڵام ئەو کاریگەریە بەلایەنێکی باشایە بە زۆری یان ئەو تا لایەنە خراپەکەی زیاتر دیارە. سەرەتا بەناوی خودای گەورە میهرەبان سوپاس بۆ ئەم دەرفەتە بەڕێزام. بێگومان هەر ئامرازێک لە ژیاندا کە بەرەمهاتووە بەدوو لایەن بەرەمهاتووە، بەلایەنێکی خراپ و هەروەها بەلایەنێکی باش. هەڵبەت بەکارهێنانی هەر لەو ئامرازانە دەکەیتەوە سەر تا کە چۆنی بەکاردێنێ. بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستاندا بەپێی ئەو دەیتا و ئامارانەی کە دیارن ئامێرە ئەلکترۆنیەکان بە شێوەیەکی خراپ بەکاردێنرێن لە ژیانی ڕۆژانەماندا، جا بۆ هەڕەشەکردن بێت یاخود بۆ زیانگەیاندن بێت بە کەسی بەرامبەر. زۆر باشە. گرنگترین ئەو زیانانە چین؟ چۆن تاکێک زیانەکانی دیاری بکات و ئاگاداری بێت لەبەرەوەی کە زۆرترین بەرکەوتن و زۆرترین کات بەسەربردنی مرۆڤ لە ئێستادا لەوانەیە ئەو موبایلەی دەستی بێت کە پێیەتی. بەڵێ زیاتر دەکرێت زیانەکان بە بڵاوبوونەوەی ڤیددیۆ یاخود وێنەی نەشیا بێت لە گروپەکاندا، بۆ لە گروپەکانی تەلەگرام یاخود لە ستۆریەکانی سناپچات ڤیددیۆ و وێنە ڕوودەکانیان بڵاو دەکرێتەوە زیان بە کەسایەتیان دەگات. هەڵبەت ئەگەر ئێمە بین سەیری ئەم پرۆگرامانە بکەین کە بەکاردێنرێت بۆ دیاریکردنی ڕێژەی سەیرکردنی زیاتر ڕێژەی سەرکردنی بەکارهێنانی ئامێرەکان دەبینین ئێمەی مرۆڤ زۆرینەی کاتەکانمان بەسەر دەمین لەسەر ئامێرە پەیوەندیەکانە. بێگومان ئەمەش وای کردووە ڕێژەیەکی زیاتر ئێمە بکەوینە نێو مەترسیەوە. زۆربەی کات ئێمە موبایل بەکارین لە ژیانماندا، بەڵام زۆر جار بەکارمانەهێنێ بۆ ئامانجێک مەبەستێک کە بەڕاستی دوجار کۆمەڵێک لێکەوتەی لێکێتەوە. ئەمێ و پرسیارە بکەم قوربانیەکانی ئەم زیانانەی ئامێرە ئەلکترۆنیەکان و بە تایبەتیش مۆبایل کێن بە دەرەجە یەک و بەڕاستی کاردانەوەی چیە لەسەر ژیانی ئەو تاکەی کە تووشی ئەم گرفتانە دەبێتەوە؟ کاک دیار ئەگەر گوێبیستی من بیت ئەو پرسیارم کرد کە کاریگەری ئامێرەکان چییە لەسەر بەڕاستی قۆناغە جیاوازەکان یاخود تەمەنە جیاوازەکان کێن زیاتر کە زەرەرمەندن لە ئامێرەکانی پەیوەندیکردن. دیارە دەنگی ئێمە بەباشی ناگاتە لای کاک دیارۆنیا، بێگومان لەبەرەوەی کە ڕۆژانە و بە بەردەوامی ئامێرە پەیوەندیەکان بەکاردێنین هەمیشە و بەردەوام کاتێکە فەراغێگە بێت کاتێکمان کە بەتاڵ بێت وەکو جاران نییە پێشووتر پەنایان بردەبەر کتێب خوێندنەوەی شتێک کە سوودیە بەڕاستی لە ئێستادا یەکسە پەنابرێتە بەر موبایلەکە و موبایلەکە بەکار دەهێنێت. دەگەڕۆمە لای میوانەکەمان بزانم کاک دیار ئەگەر وەڵامی پرسیارەکەی تۆ باتەوە هۆنیان بزانین چیمان پێ دەڵێت. گوێبیستی ئەمە ئێستا کاک دیار؟ بەڵێ 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 گوێبیستم. کاک دیارە و پرسیارم کرد کە لە ئێستادا زیاتر ئەو کاریگەریە لەسەر چی تەمەن و لە چی سەر چی قۆناغەکە و چی کاریگەریەک لەسەر ژیانی ئەو کەسە جێدەهێڵێت بە تایبەتی ئەگەرمان لە بێگومان زیاتر ئەم کاریگەریە لەسەر تەمەنی قۆناغی هەرزەکاریدایە کە ئەوان لە ڕووی سایکۆلۆژی هەستیەوە دەوانێت هەندێک جار هەست بە
کەمیەک بکەن لەوێشدا ئەمێرە ئەلکترۆنیەکان دەدۆزنەوە بۆ ئەوەی کە بتوانن ئەو هەستەیان پڕ بکەنەوە بەڵام بەداخەوە پڕکردنەوەی ئەم هەستانە هەندێک جار بە زیانمەندی کەسی قوربانی کۆتایی بێدێت. کاک دیار پێشتر باس لەوە کرد کە هەندێک کەسێ وێنەی نەشیا و یاخود ڤیددیۆیەکی خۆی بڵاوە بێتەوە ئەمە ئەبێت چۆن ئاگاداری خۆمان بی لە موبایلەکاندا چۆن پارێزگاری لەو شتانە بکەین وە بۆچی پێویستەکە بۆ ئەو شتانە بکەین تاوەکو و دواتر پەشیمان نەبینەوە یاخودەوە تا کاریگەی لەسەر کەسایەتی دروست بکات. کاک دیار گوێبیستی دەنگێمەیت بڵێ وا دیارە دەنگی ئێمە بەباشی ناچێتەکە ئەلای کاک دیار کاکدانیار زۆر بکات ئەو وەکو کاک دیاریش باسی لێوە پڕ قوربانیەکانی ئامێرە پەیوەندیەکان بەتایبەتیش مۆبایل هەرزەکارانن بۆ پێیکە قۆناغێکی قورسی ژیانە ئەو کەسە یاخود ئەو تاکە لە نێوان تەمەنی منداڵی و تەمەنی گەورەبووندایە بۆیە زۆر جار هەندێک گۆڕانکاری لە جستەیدا دەکرێت ببێتە هۆکاری ئەو نادروستیە لە مامەڵەکردن لەگەڵ ئامێرەکانی پەیوەندیە دوجار کۆمەڵە گرتی لێ دەکرێتەوە کاک دیار ئێستا گوێ لێمان بچینەوە لای کاک دیار ئێستا گوێت لە دەنگی ئێمەیە بەڵێ جملێتانە بەڵێ ئێستا زۆر باشە ئەو پرسیارەم ئاراستە کردی کە چی بکرێ بۆ ئەو کەسانەی کە خوا نەخواستە ڤیددیۆ یاخود دوێنەیەکی بڵاو بۆتەوە شتێکی نەشیاوی بڵاو بۆتەوە چۆن پارێزگاری لە موبایلەکەی بکات لەو شتانەی بکات بۆ بۆ چیە بێت ئەمانە بەکار بێنێت چ ئەگەر بۆ کەسێکی نردبێ یاخود لە موبایلی خۆیان هەبێت گرنگترین ڕێنمایی چیە بۆ جۆرە کەسانە؟ بەڵێ عادەتەن کە کاتێکە کەسێک هەستی کرد ڤیددیۆ یاخود وێنەیەکی ڕوتی بڵاوبۆتەوە ئەوە دەتوانێت هەر ڕاستەخۆ پەیوەندی بەو کۆمپانیا بکات کە وێنەکانی تێدا بڵاوبۆتەوە. بۆ نمونە کاتێککە ئێمە ڤیددیۆکمان لە نێو تیکتۆکدا بڵاوبۆیەوە ئێمە بەشی فۆرمێکمانەی پێ دەگوتێت ریپۆرت فۆرم یاخود ریپۆرتکردنەوەی کێشەیەک بۆ کۆمپانیای تیکتۆک ئەوە ئێمە لە ڕێگەی نردنی ئەو بەڵگانی کە پێویستن بۆ کۆمپانیای تیکتۆک ڕاستەخۆ دوای 24 کاتژمێر یاخود کەمتر لە 24 کاتژمێر ئەو ڤیددیوانەی کە هەمانن فیلتەر دەبن یعنی هەر دەتوانین لە ڕێگەی خودی کۆمپانیاکەوە ئێمە کارەکە بکەین. بەڵام زۆر جار باز لەو دەکرێت هەنێ ئەپ هەیە کە هیچ مەجالی تیانە بۆ نۆک و تەلیگرام شتەکانی دیکە ناسڕێتەوە شتی وا ئەبێت دروستە سیاسەتی کۆمپانیای تەلەگرام سیاسەتێکی زۆر جیاوازە مەگەر لە ڕێگەی فشارکردنێکەوە لەلایەن حکوومەتەوە بێت یاخود ئەوە تا ڤیددیۆک بێت تەواو لە میدیاکاندا دەنگی دابێتەوە دەتوانرێت ڤیددیۆکە لەلایەن کۆمپانیای تەلەگرامەوە ڕەشبێتەوە عادەتەن کۆمپانیای تەلەگرام جوامدانەوەی بۆ ریپۆرتکردنی هەر ڤیددیۆک یاخود وێنەیەک ماوەیەکی زۆر دەخانێت هەندێک جار دەکاتە 2 هەفتە هەندێک جار دەکاتە 3 هەفتە ئەمە ژوا دەکات کەسی زیاتر بێتە قوربانی و هەروەها کەسی قوربانیش زیاتر لەلایەنی سایکۆلۆژی هەست بە نائارامی بکە. دێمەوێت لێرە داشتێشکەش ئاماژێ بدەم بەڕێزم ئەمە تێلەگرام بەتەنها بەس نییە ئێستا پرۆگرامێکی دیکە هەیە بە ناوی تەلەپۆکس کە ئەو کەسانی مەلەفی خەڵک بڵاو دەکەنەوە دەچن لەوێ بەرزی دەکەنەوە بۆ ئەوەی خەڵک بینەری بێت و ڤیددیۆکان ڕەش نەبنەوە. بەداخەوە هۆکاری ئەم بابەتانە ئاگالێنەبوونی فەرمانگەی ئایتی و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان بە دەرەجەیەک و هەروەها ئاگالێنەبوونی وەزیری گواستنەوە و گەیاندن لەم جۆرە بابەتانە. ئەگەر ئەمن بێم یەک کەیس بەنمونە باسکەم لە تەلەگرام ئێمە کۆمەڵگەیەکی مسلمانین معقولە لە کۆمەڵگەیەکی مسلماندا ڤیددیۆی کاری نەشیاوی نێوان دایک و کوڕ بڵاو بکرێتەوە بە پارە بفرۆشێتەوە بەجددی ئەوەی کە من لێرە دەیبینم ئەو کەیسە و ئەو ئامارانە تەنها لە وڵاتێکی وەکو فلیپین و کەمبۆدیا بینراوە بەداخەوە بەڵێ زۆر باشە کاتێک باسی ئەم جۆرە کەیسانە دەکرێت یاخود ئەم جۆرە ڕووداوانە دەکرێت لەسەر ئاستی حکومی ئێمە هەندێک ڕێکارمان هەیە لەسەر ئاستی تاکەکانیش ئەو دوو ڕێکارە چێکە پێویست هەر یەکێک لەم دوولایانە بیگرێتە بەر بۆی کە دوور بێ لەو زیانانی کە لە ڕێی ئامێریەکانی پەیوەندیکردنەوە دووچاری دەبێتەوە.
هەندێک خاڵ هەن کە کەسی بەکارهێنەر دەتوانێت سوودیان لێ ببینێ. بۆ نمونە نامەی کەسی نەناسراو مەکەوە کاتێک کە کەسێک بە شعرێک یاخود بە تێکستێک نامێکت بۆ دەنێرێ ئەم نامانە مەکەوە. یان بۆ نمونە کاتێک کە زانیت ئەو حاڵەتی تۆ دەکاتە حاڵەتی هەڕەشە لێکردن دەست بکە بە سکرینکردنی نامەکان و تەسویرکردنی نامەکان. بۆ نمونە ئێمە دەڵێن لە سناپچاتدا ئەو هەڕەشەمان لێ دەکرێت وەکە ڕیکۆردی سناپچاتیشی بکەین ئەوە لە لای تەسویرەکە پێشاندا لە لای کەسی بەرامبەر. بۆیە کەسی قوربانی کەسی هەڕەشە لێکراو دەتوانێت سود لە موبایلێکی دیکە وەربگرێت بۆ ئەنجامدانی ئەم کارە. هەروەها بەکارهێنانی وشەی نهێنی بەهێز، چونکم هەندێک جار هێرشبەر بۆ ئەوەی کە زیاتر هەڕەشەکەی جەخت بکاتەوە لە سەرمان هەڵدەست بە هاکردنی هەژمارەکانمان. خاڵێکی دیکە کە زۆر پێویستە جەختی لەسەر بکرێتەوە ئیستغلال نەبوونە لە ڕێگەی هەست و سۆزەوە. بۆ نمونە دوو کەس پەیوەندێکی خۆشەویستیان هەیە، کوڕەکە پێی دەڵێ خۆ من هەردەتێنم و ئاخرەکەی بۆ یەکتری دەبین، بۆچی تۆ ئەو وێنە و ڤیددیوانە بۆ من نانێری؟ بەڵام کاتێک کە وێنە و ڤیددیۆکانی دەگا دەدەست کوڕەکە دەڵێ باشە من کچیوان بۆ چییە؟ بۆیە پێویستە تاک ئاگاداری خۆی بێت لە ڕێگەی ئەم جۆرە خاڵانەوە و سود لە هەڵی کەسانی دیکە ژۆر بگرێت کە بوونەتە قوربانی تێیدا. زۆر باشە. گرنگترین ڕێنمایەکان چین بۆ پاراستنی موبایل بۆ پاراستنی ئامێرە زیرەکەکان؟ ینی هیچ شتێکەیە هیچ ڕێگایەکەیە کە بپارێزرێت لە هێرشی هاکردن لەوەی کە وێنە و ڤیددیۆی شخصی خۆمان کە لە نێو موبایلەکەماندایە بە تایبەتی بۆ خانمانەمە کە بڵاو نەبێتەوە. دروستە خۆی بڵین ئێمە موبایلەکانمان یاخود هەر ئامێرێکی دیکە بپارێزین لە هاکردن بە شێوەیەکی تەواو ئەوە دروست نییە، چونکم هەر سیستەمێک کە دروست دەبێت مادام دروستکەرەکەی ئینسانە شانی هەڵەکردنە و سیستەمەکە هەڵی تێدا لە زۆرینی کەیەتەکاندا. ئەگە هەڵەکە لە ئێستاژان نەبێت لە داهاتوویەکە نزیکدا هەڵەکە دەردەکەوێت. یەکێک لە خاڵە گرنگەکان بۆ پاراستنی مۆبایلەکانمان لە هاکردن بریتە لە دانەوەزاندنی هەندێک پرۆگرام. بۆ منە پرۆگرامی مۆدکراو با سینیاریۆک بۆینەوە. بۆ نمونە من حەزم لێیە پرۆگرامێک وەکو پرۆگرامی کین ماستەر کە بۆ مۆنتاژکردن بەکاردێنرێت دای بەزێنم بە کڕاکراوی. بەڵام کاتێک کە من ئەم پرۆگرامە دادا بەزێنم لێنە موبایلەکەم نازانم لە پشتی موبایلەکەیەوە چ ڕوو دەدات. دەکرێت کەسی هێرشبەر ڤایرۆسەکەی هەڵدابێتە نێو موبایلەکانمانەوە. عادەتەن کڕاکردنی پرۆگرام واتە شکاندنی پرۆگرام و کردنی بە بەلاشە بۆ ئامانجێکە کە کەسی دیکەی پێڕاو بکرێت. ئەمە خاڵێکی یەکەم. خاڵی دووەم ئەپدێتکردنەوەی موبایلەکانمان، چونکم لە ئێستادا چەندین ئەکسپلۆیت هەیە بۆ منە پێگاسس کە لەلایەن حکوومەتی ئیسرائیلی و چەند حکوومەتێکی دیکەەوە بەکاردێنرێت بۆ ڕاوکردنی ڕۆژنامەنووسان و چالاکوانانی بواری مرۆڤ سود لا و کلێنانە وەردەگرێت کە لە نێو موبایلەکەدا هەن، واتە ئەو کلێنانەی کە کۆمپانیاکە خودی خۆی پێی نازانێت و دروستیان کردووە. باشترینشت بۆ ئەم بابەتە ئەپدێتکردنەوەی موبایلەکانە. خاڵی سێیەم هەڵنەخەڵاتنە بە هێندێک شت، بۆ نمونە زیادکردنی فۆلۆ یاخود زیادکردنی ڤیو یاخود بۆ نمونە هەلی کار. هێندێک جار کەسێک دێت دەڵێت ئەمە هەلی کارێکە بڵاو کراوەتەوە، بەڵام کاتێک کە تۆ فۆرمەکە پڕ دەکەیتەوە زانیاریەکانت دزەی پێ دەکرێت. زۆر باشە بۆ پێیکە ئێوە ڕوبەڕووی ئەو ڕووداوانە دەبنەوە یاخۆ زۆرێک لەو بابەتانتان بینیوە. حەزەکەم چەند نمونەیەکمان پێ بڵێ بەبێ وردەکاری کەیسەکان بۆی کە زیاتر ئاشنابین ئەمە ڕەنگە زۆر جار کوشتنی لێ بکەوێتەوە یاخود هەندێک کێشەی کۆمەڵایەتی گەورە جیابوونەوە هەر یەکێک لەو بابەتین کە ڕۆژانە ڕەنگە لە سوشیال میدیاکانیشەوە ئێمە بیبیستین بۆی بێ بەهۆشداری بۆ زۆرێک لە هاوڵاتیان. بەڵێ بەڕاستی چەند شتێک هەن کە خودی خۆم بینی و من لەم کەیسانەدا یەکێک لەوانە بڵاوکردنەوەی کاری نەشیاوی نێوان دایک و کوڕێک بووە، یاخود بڵاوکردنەوەی کاری پێدۆفیل بووە. پێدۆفیل لە زمانە زانستەکەی داواتە کاری منداڵبازی لە نێو تەلەگرامدا و ئەو ڤیددیوانە بە پارەدانراون بۆ فرۆشتنەوە، یاخود بەڵێ کەیسە بووە کە بە خۆکوشتنیش کۆتایی هاتووە وەک لە ساڵی ڕابردوودا بینیمانە لێکێک لە شارەکانی کوردستان ئافرەتێک لە یەکێک لە بیناکان خۆی هەڵدایە خوارەوە بەهۆی هێرشە ئەلکترۆنیەکە. و هەروەها کەیس هەبووە ئافرەتەکە بە دزی ماڵەوەی پارەی بردووە بۆ ئەوەی کەسی هێرشبەر ڤیددیۆکانی بڵاو نکاتەوە، بەڵام بەداخەوە لە کۆتاییشدا ڤیددیۆکە هەر بڵاو دەکرێتەوە. باشترین ڕێنماییش کە ئێمە بتوانین بیگرینە بەر ئەوەیە کە بە دوای
داواکاریەکانی کەسی هێرشبەر نەکەوین چونکم ئێمە زیاتر دەبینە قوربانی هەموو شتێک یەکجارە کە تۆ خاڵی یەکەم بە دوای کەوتی ئەوە بۆ خاڵی دووەم بۆ سێم زیاترش دەبێ قوربانی. ئەی کاک دیار دانانی پازۆردی زۆر باش کاریگەری بێت لەسەرەوەی کە ئەو موبایلە هاک نەکرێت پازۆر چ دەورێکی بێت؟ بەڵێ حادەتەن ئێستا زۆرینەی کۆمپانیەکان فیلتەرکردنیان داناوە بۆ دانانی وشەی نهێنی بۆ سەر هەژمارەکان. دانانی وشەی نهێنی بەهێز دەکرێت ڕێگری بکات لە داخلبوون بۆ نێو هەژمارەکەت بەڵام بە ڕێژەی 100% نا. باشترین ئەو تەکنیکانەی کە بەکار بێنرێن ئەوەیە دوور بین لەو دانانی ئەو جۆرە پازۆدانی کە خەڵک دەیانزانێ. بۆ نمونە بەرواری لەدایک بوونت ژمارە مۆبایلەکەت ناوی منداڵەکەت ناوی ئاژەڵێکت ناوی دایکت ناوی باوکت بەڵام لە جیاتی ئەوە تۆ وەرە یاری بە وشەکان بکە دانانی کاپیتەڵ و سمەڵ واتە وشەی گەورە و بچووک دانانی ژمارە دانانی سپیت زۆر گرنگە چونکم ئەو سیستەمانەی کە هەڵدەستن بە هێرشکردن بۆ سەر پاسوردەکان کە بە زمانی زانستی پێ دەکرێت بروت فۆرس ئەتاک سپیس ناخوێنێتەوە کاتێک کە ئەم پرۆگرامە حەز دەکات ئەمە سپیستا ڕاستەوخۆ پرۆگرامەکە تێک دەشکێ بەڵام ئەو پاسوردانی کە من بینی و من لە نێو کەساتیە کوردەکان ئەو بەکارهێنەرە کوردەکان پاسۆدەکانیان پاسۆدێکی زۆر بەسیتە ڕاستە کاپیتەڵ و سمۆلی تێدایە سیمبولی تێدایە بەڵام کاتێک کە سپیسی تێدا نەبێت ئەوە ئێستاش هەر ئیستقلالە بۆ هاکردن لەلایەن هێرشبەرانەوە. زۆر باشە کاک دیار لە کۆتاییدا ئەگەر ڕێنمایە یاخود شتێکی دیکە ئەمە بیرمان چوو بێت خۆت بتێ ئاماژەی پێ بکەی ئێمە لە خزمەتین. بەڵێ هەندێکم هەیە بۆ بچم پێویستە قوتابخانەکان وەزارەتی پەروەردە بەڕێوەبەری قوتابخانەکان ستافی ڕاهێنانکردن سیمینار پێشکەش بکەن بە قوتابیان بەداخەوە زۆر هەوڵم داوە کە لە قوتابخانەکانی دەڤەری ڕاپەڕین سیمینار پێشکەش بکەم بەڵام بەهۆی داواکردنی مۆڵەتەوە داواکای من ڕەت کراوەتەوە لە کاتێکدا زۆرینەی قوربانیەکان قوتابیشن بەڕێزان ینی قوتابیەکان لە قوتابخانەکان دەبنە قوربانی کەیس هەبووە لە قوتابخانەکانی کوردستان ڤیدیۆ وێنەی تەلەڤەکەی بە هەموو مەکتەبەکەیدا بڵاوبووەتەوە کە چجی داوای سیمیناریشی لێ دەکەی بەڕێبەرەکە قبولی ناکات پێویستە وەزارەتی گواستنەوە گەیاندن فەرمانگەی ئایتی و زانیاری بێ فلتەری ئەم بابەتانە بکە بەڕاستی دروستکردنی سیستەم و هێندە خزمەتگوزاری وەکو ئەوە نیە تۆ بیژانی خەڵکێک ڕزگار بکەی چونکم ئێستاش هێندێک شت لە عێراقدا هەر بە فیزیکی و بە ئەلکترۆنی نین واتە بە فیزیکی بەکاردێنرێن پێویستە تاک خێزان خوێنەوان هەبێ بۆ ئەم بابەتە کەناڵەکان وەکو میدیای ئێوەی بەڕێز کە منەوە دوم جارە لە کەناڵی پێیان بەرنامە پێشکەش دەکەم هۆشیاری لەسەر ئەم بابەتانە بڵاو بکەنەوە بۆ ئەوەی کە زیاتر کۆمەڵگا هۆشار بێتەوە قوربانی زیاتری لێ نەکەوێتەوە کۆتا وتەشم بۆ قوربانەکان ئەوەیە هەموو ئینسانێک هەڵە دەکات و هەموو کەسێکی شانی هەڵەیە کاتێک کە تۆ ئەو هەڵەیەت کرد مانای ئەوە نییە دنیا بۆ تۆ کۆتایی هاتووە خدای گەورە هەیە و دەرگای کراوە و داوای خۆشم لە خوا بکە و پەڕەیەکی نوێ لە ژیان هەڵدەوە و هەموو شتێکیش باش دەبێت لە کۆتاییدا سپاس بۆیەوە کانە خۆش بە کاک دیار سپاس دەکەین وێ دەکەین کالیان پەیوەندیدارەکانیش خەمێک لەم بابەتانە بخۆن لە زۆرێک لە وڵاتاندا زۆرێک لە ئەپەکان لە کار خراون بۆ پێی کە زیانی هەیە بۆ تاکەکانی کۆمەلگا ئەمەش بە هاوکاری هەمومان دەتوانین زیاتر هۆشار بین لەو بابەتانەیە و بەرەنگاری ئەو گۆڕانکاریانە بینەوە یاخود ئەو گرفتانە بینەوە کە لە ڕێی ئامێرەکانی پەیوەندیکردنەوە ڕوودەدات